میوانە بەڕێزەکانی ئەم بۆنەیە بەناوی ئیدارەی قەزای سێ سایقەوە خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆ لە خزمەتی ئەوەی ئازیز داین بۆ کردنەوەی ئەم خوێندنیگە نمونەیە کە لەسەر ئەرکی برای بەڕێز و خۆشەویستمان کاک سامان جاف بنیادنراوە. لەم دەستپێشخەریە جوانە لەم شارە گرنگ و هەستیار و دێرین و زێڕین و بەردەوامەیە کە پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەیەکەوە بەستێ کە قەزاکانی شارزور و پێنجوێن و شارباژێڕ و سلێمانی و شوێنەکانی تر ئەگەیەنێ بەیەک لەم سەنتەرەیە بتوانین خزمەتێکی زۆری ئەم شارە بکەین کە قوربانیەکی زۆری بۆ خزمەتگوزاریەکان بەخشیوە و خوێنی بۆ خزمەتگوزاریەکان ناوە بۆ ژووی ژیانێکی ئاسوودەتر، باشتر، دادپەروەرانەتر، ئاوەدانتر و ئازادتر، پڕبەرهەمتر و پڕبەخششتر لەم شار و نیشتیمان و کوردستانەمانە هەبێت. با بزانن بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی گەورەترین بەڕێوەبەرەتیە لە سنووری هەرێمی کوردستان. داتایەکتانە دەمێ بزان ئێمە چەند ئەرکەکەمان گرانە. ئەگەر کاکسامان و هاوکارەکانی کاکسامان نەبێ ناتوانین ئەم پرۆسەی پەروەردەیە بەڕێوەبەرین. لەسەر 9000 متر دووجا بنیادنراوە بریتێ لە قوتابخانەیەکی 27 پۆلی بە باشترین و کوالیەتی زۆر بەرزی. ئەمڕۆ بیناکەی لە هەموو شێوەیەک لەبارەی شیش و چیمەنتۆ و بلۆک و هەموو ماوەدەکانەوە بەرزترین کوالیەتە، بەرزترین کوالیەتی ئەساسی بۆ هاتۆ کە لە ئەوروپا و ئەمریکا بەکارهێنرێ. 5200 متری بینایە، 1900 متری سەوزاییە. کاکسامان زۆر قوتابخانی نۆژەن کردوتەوە و پێداویستی زۆر قوتابخانی کردەوە، بەڵام قوتابخانەیە کە لە ئەساسەوە دروستی کردوێ بۆ خۆی و بەناوی خۆیەوە ئەمە یەکەم قوتابخانە. هەمانجی داهاتوومان دروستکردنی ئینشاءڵڵا خەسخانەیەکی 50 قەڕێوەڵەیە لە ئیشاین بۆی و ئێستا لەم هەفتی داهاتوە مزگەوتێکی گەورەمان هەیە ئەویشە لێرە یکەینەوە بە ناوی مزگەوتی حاجی حەلاو.